ئێستا بە نزیکەی لە سەدا 11 بۆ 13 خەڵکی پارێزگای سلێمانی خۆیان کوتاوە ئامانجەکەمانەوەی ئەم ژمارەیە زیادکەین دیارە ڕێکخراوی تەندروستی جیهانی بە فەندی حکوومەتی ئەڵمانی هەڵمەتێکی گەورەی لە هەموو عێراقا ڕاگەیاندووە و ئەو هەڵمەتە 25 تیمی جوڵاو و نەجوڵاو لە پارێزگای سلێمانیە سیانیان لە بڵێن ئیدارەی گەرمیانە سیانیشیان لە ئیدارەی ڕاپەڕینە دوانیشیان لە پارێزگای هەڵەبجەیە و باقیەکەی تریشی لە پارێزگای سلێمانیە و هیوادارین بتوانین لە ڕێگەی ئەم تیمانەوە دیارە ڤاکسینەکە ئامادەیە و تیمەکانەمووی ڕایەنراون ڕامانگەیاندووە پێشتریش ئێمە تاکە ڕێگەی سەرکەوتن بەسەر ڤایرۆسی کۆڕۆنایە تەنها ڤاکسینەیشنە و پێویستەکە هاوڵاتیان بە زووترین کات خۆیان بکوتن و ئێمە دڵنیایان دەکەینەوە کە ڤاکسینی کۆڕۆنا هیچ زیانێکی بۆ سەر تەندروستیان نییە بە پێچەوانەوە ئەتوانم بڵێم ئەم ڤاکسینە ئەتوانێت ژیانی خۆیان و خێزانیان لە مردن بپارێزێ